الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سلام ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە بەرجێ بەسەر دڵ و دەرونی هەموومان. خۆشحاڵم ئەو جارەش بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. خۆشەویستانم، لە حەڵقەی ڕابردوو گوتم 5 شوێن باز دەکەم کە لەو شوێنانەی خوای گەورە ئیفتیخار بە بەندە ساڵحەکانی خۆی دەکات. یەکەمیمان گوتمان مەجلیسی ذکر، دووەمین گوتمان شەو نوێش. ئەو جارە ڕۆژی عەرەفە، ڕۆژی عەرەفە ڕۆژێکە خوای گەورە ئیفتیخار بە حاجیانی خۆی دەکە کە هاتوون لە عەرەفە خڕبووینەوە. پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم ئەفەرمی: إن الله عز وجل يباهي بأهل عرفات. الله أكبر. دەفەرمی خوای گەورە لە ڕۆژی عەرەفەدا کە ئەو هەموو خەڵکە لە دەورای چیای عەرەفە خڕبووینەوە و هەمووی ئەنووزێتەوە ئەپارێتەوە و ئەگریێ کە خوای گەورە دوعایەکانی قبوڵکە. خوا ئەلەو کاتەدا سبحان الله ئیفتیخار بەو بەندانەی خۆی دەکات لە لای مەلائیکەتەکان. الله ئەکبەر. ڕۆژێکی زۆر گەورەیە. یا ربی خوا بە قسمەت هەموومان کەی، خوایە بە قسمەتی خۆمان و ماڵ و منداڵمان بکە. یا ربی ئەو ڕۆژە گەورەیە، ئەو ڕۆژی عەرەفاتە. خوایە ئازیزانم، ئەوانەی کە لە حەجن کە ڕۆژی نۆیەم دادێ ئەبێ بستە عەرەفە، لە عەرەفەی هەر هەموو خڕ دەبنەوە، هەموو تۆزاوی ماندی هیلاک لەو شوێنە لەو سەحرایە لەناو ئەو تۆز و خۆڵە ئەپارێنەوە لە خوای کە خوای گەورە دوعایەکانیان قبوڵ بکە و لێیان خۆش بی و عەفیان بکاتن. ئەلەو کاتەدا خوای رب العالمین ئەفەرمووتە مەلائیکەتەکان: ئەی مەلائیکەتەکانم، تەماشای بەندەکانی من بکەن، هەر یەکی لە شوێنێک هاتوون تۆزاوی پرس لولی ماندی و شەکی هاتینە و داوا لە من ئەکەن، هاواری من ئەکەن، ئەزانن لە غەیری من کەسی تر نییە لە یا خۆش بی و عەفیان بکە. دا ئەی مەلائیکەتینا شاهێد بن کە لە گوناحی هەر هەمیان خۆش بووم. الله ئەکبەر، الله ئەکبەر. خوایە لەو کەسانەمان بجێڕی. خوایە بزان ئازیزانم، کاتێک کە دەچیتە حەج کە ڕۆژی عەرەفەدا دێ و ئەپارەیتەوە لەبەرخوا ئەلەو مەوقیفەدا ئەلەو مەشهەدەدا سبحان الله خوای گەورە ئیفتیخارت پێ دەکاتن. شوێنێکی تریش لەو شوێنانەی کە خوا ئیفتیخار بە بەندەکانی خۆی دەکات لای مەلائیکەتەکان کاتێک کە تەواف ئەکەی لە دەورەی بەیت، جا چ حەج بێ چ عەمرە بێتن. ئەمەش موژدەی خۆشی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوا کە حەزەتی عائیشە ئەم حەدیثەمان بۆ دەجێرتەوە کە پێغەمبەری خوا ئەفەرمی صلی الله عليه وسلم: إن الله عز وجل يباهي ملائكته بالطائفين. ئەفەرمیتن خوای گەورە ئیفتیخار لای مەلائیکەتەکانی خۆی ئەکا بەو کەسانەی کە تەوافی ماڵی خوا ئەکەن، بەو کەسانەی کە تەوافی ماڵی خوای گەورە ئەکەن. جا بەڕاستی ئازیزانم، ئەمەش موژدەیەکی زۆر خۆشی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کاتی ئەچیتە حەج یان دەچیتە عەمرە، کاتێک لە دەورەی ئەو بەیتە دەسوڕێیتەوە سبحان الله. ئەم بەیتە چه هەیبەتێکی هەیە، چ گەورەیەکی هەیە، چ وەقعێکی هەیە لە ناو دڵ و ڕوحتدا سبحان الله. کە تەماشای ئەو بەیتە دەکەی، ئەی بەیت چەندەها ساڵە من ڕوم لە توو کردووە کاتێک کە بەندایەتی خوا ئەکەم، ڕوم لە توو کردووە کاتێک کە سوزدە و ڕکوع بۆ خوا ئەبەم. ئێستا ئەو من نێزیکی توم، ئەمە نێزیکی ئەو بەیتەم کە حەزرەتی ئیبراهیم و حەزرەتی ئیسماعیل بەدەستی خۆی دروستیان کردووە کە ئەوە شوێن پێی هاجرەیە، ئەوە جێی عائیلەی محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم. ئەلێرە هەموو پێغەمبەرەکانی خوا تەوافیان کردووە، ئەلێرە پێغەمبەر و هەموو یارانی خوا تەوافیان کردووە. تۆش لە شوێن پێیوان تەواف دەکەیت و دەسوڕێیتەوە. ئەلەو وەختیدا زۆر ئاگال لە دڵی خۆت بی، تەنها خەریکی زکر و ورد و حەمد و سەنا و دوعا و پارانەوە بە. ئەلەو وەختیدا سبحان الله خوای گەورە جەلە وەعەلا باسی تۆ ئەکا لە لای مەلائیکەتەکان. ئەفەرموویتە مەلائیکەتەکان: ئەی جوبرائیل، ئەی میکائیل، ئەی ئیسرافیل، المەلەک المەوت، ئەی حەمەلەت العەرش، ئەی ئەو کەسانێک کە دەوری عەرشتان داوە، تەماشای بەندەکانی من کەن، تەماشای بەندەکانی من بکەن چۆن لە دەورەی بەیتی من ئەسوڕێنەوە،
چۆن لە دەورەی ماڵی من ئەسوورێنەوە و دڵیان لای منە و نزا و پارانەوە ئەکەن کە من لێیان خۆش بم و عەفویان بکەم. ئازیزانم ئەو مەشهەدەی تو کە تۆ بە کوڵ ئەپارێتەوە لە بەرخوا لە تەوافدا ئەپارێتەوە کە لێت خۆش بی، کە عەفوت بکە، کە لە داک و بابت خۆش بی، لە دۆست و ئەحبابت خۆش بی، کە لێ ئەپارێتەوە دەرد و مەحنەت و ناخۆشی و زەحمەتی لەسەلا ببە. بزانە کاتێک کە تۆ ئەپارێتەوە ئەو وەختی خوای گەورە ئیفتیخار بە تۆ دەکا، ئیفتیخارت پێ دەکا ئازیزان، ئیفتیخارت پێ دەکا. زا خۆشبەختی لە بۆ ئەو کەسەی کە ئەو تەوافەی بە قسمەت ئەبی، خۆشبەختی و گەورەی لە بۆ ئەو کەسەی کەوە ئەو ئیفتیخارەی بە قسمەت دەبیتن. شوێنێکی تر کە شوێنی پێنجەمە لەو شوێنانەی کە خوای گەورە ئیفتیخار لای مەلائیکەتەکان بە بەندەکانی خۆی دەکا ڕۆژی جەژنی ڕەمەزانە. سوبحان الله، ڕۆژی جەژنی ڕەمەزانە کە ئێمە دەکا ینی چەند ڕۆژێکی ماوە کاتێکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمی کە ڕۆژی کە شەوی لەیلەت القەدر دادێ خوای گەورە عەزرەتی جوبرائیل و کەوکەبەیەکی زۆر لە مەلائیکەت ئەنێرنە سەر زەوی و بەشداری لەگەڵ موسڵمانان ئەکەن لە زیندیکردنەوەی شەوی لەیلەت القەدر. پاشان دەفەرمی کە ڕۆژی جەژن داهات خەڵکەکان هاتن بۆ مزگەوت، لەسەری هەموو سووسێکی کۆڵانەکاندا مەلائیکەت ڕاوەستاون سەلامت لێ دەکەن کە دۆ دەچیتە مزگەوت. سوبحان الله، سەری هەموو کۆڵانەکان لە ڕۆژی جەژنی ڕەمەزاندا سەری هەموو کۆڵانەکان مەلائیکەت لێ ڕاوەستاون بۆ ئەوەی سەلام بکەن لەو بەندە ساڵحانە و لەو ڕۆژ و گرانەی کە ڕۆژی مانگی ڕەمەزانیان گرتیە و ئێستا دەچە نوێژی جەژنی ڕەمەزان دەکەن، نوێژی جەژنی ڕەمەزان دەکەن. کاتێک کە لە مزگەوتی خڕبوونەوە خوای گەورە ڕوو لە مەلائیکەتەکان دەکا ئەفەرمێنی مەلائیکەتی من ئەی جوبرائیل، ئەی میکائیل، ئەی ئیسرافیل، ئەی مەلەک المەوت، ئەی حەمەلەت العەرش، ئەی ئەو کەسانەی کە دەوری عەرشان داوە، ئەی مەلائیکە و فریشتەکان، حەقی ئەو کەسەی چییە کاتێک کە ئیشێک ئەکاتن کە بەکرێت گرتبی؟ دەڵێن قوربان یا رب العالمین، حەقی ئەوەیە کەوە حەقەکەی بدرێتێ، کە مافەکەی بدرێتێ، کە هاتووە و ئەو ئەزیرە و ئەو عەمەلەیە و ئەو کرێگرتەیە کە هاتیە ئیشێکی کردو و حەقەکەی بدرێتێ. دەفەرمی دەشاهێد بن ئەوانەی لە ڕۆژی لە ئەوانەی لەو مانگەدا کە بە ڕۆژی بوون خۆیان تێنی و برسی کردو بۆ ئەوەی من لێیان ڕازی بم، دەشاهێد بن ئەوە لە هەموو گوناحەکانیان خۆش بم، ئەوە لە هەموو گوناحەکانیان خۆش بووم. هەستنە پێ بگەڕێنەوە ماڵەکانتان، قەد غەفەرت لەکم، هەموو گوناحەکانم ڕەشکردەوە و وبەدەلت سەیئاتیکم حەسەنات، و هەموو گوناحەکانیشم لۆ بە چاکە نووسین. سبحان الله، سبحان الله، ئەی چەند بەدبەختە ئەو کەسەی ئەو نعمەتەی لە قیس دەڕوا، ئەی چەند بەدبەختە ئەو کەسەی ئەو فەزل و گەورەیەی لە قیس دەڕوا، ئەی چەند ماڵوێرانە ئەو کەسەی ئەو ئیفتیخارەی لە دەست دەڕوا. سبحان الله، ئێمە کەچین دەچینە نوێژی جەژن ڕۆژی ڕەمەزان، ئەوە ڕۆژی جەژنەی کە دەچینە نوێژی جەژنی ڕەمەزان، مامۆستا پاش ئەوەی کە نوێژەکەمان بۆ دەکات ئەوجا پاشان وتارێک دەتا و ئەوجا پاشان خەڵکەکە دۆقە لەگە یەکتری دەکەن و گەردەن ئازایی و جێژنە پیرۆزە ئەکەن و ئەسنە ماڵەکەی خۆیان. سبحان الله، ئەلە وەختیدا کە خڕ دەبنەوە خوای گەورە ئیفتیخار بەوانە دەکاتن، لای مەلائیکەتەکان ئیفتیخاریان پێ دەکا کە لە ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئەوانە بە ڕۆژی بوون. ئەو مانگەدا خۆیان ماندی کرد، ئەو مانگەدا خۆیان شەکەت کرد، لەو مانگەدا خۆیان تێنی و برسی کرد، لەو مانگەدا شەو نوێژیان کرد، لەو مانگەدا قورئانیان خوێند، لەو مانگەدا خۆیان لە خۆ ڕازی کرد، لەو مانگەدا حرامیان نەکرد، لەو مانگەدا دوور کەوتنەوە لە گوناح، لەو مانگەدا خۆیان لە خۆ تووڕە نەکرد، لەو مانگەدا خۆیان پاک و بێگرد کرد. حەقی ئەوەیە کە خوای گەورە ئیفتیخاریان پێ بکە. ئێستا لایقن کە خوای گەورە ئیفتیخاریان پێ بکە لە لای مەلائیکەتەکان. ئازیزانم، بەڕاستی ئەمە خەڵاتێکی گەورەیە، بەڕاستی ئەمە فەزلێکی گەورەیە. کەچیتە مزگەوت لە ڕۆژی جەژنی ڕەمەزاندا بۆ ئەی نوێژی جەژن بکەی،
دەزانی کە دەیتەوە یەک گوناحت نەمایە، دەزانی کە دەیتەوە خوا لە هەموو گوناحەکانت خۆش بووە، ئەزانی کە دەگەڕێیتەوە ماڵ خوای گەورە هەرچی گوناحە بۆی کردی بە چاکە. سبحان الله، سبحان الله لەو خۆشیەی، سبحان الله لەو خەڵاتەی، سبحان الله لەو نیعمەتە گەورەی کە ئێمە لێی غافلون لێی نازانین. ئازیزانم مردی خوابن ئەو کەسانی کە هەتا ئێستا ڕەمەزانیشان بە گرج و گاڵی گرتووە، تخوا ئەو چەند ڕۆژێ ماون هیممەت بکەن بۆ ئەوی خوای گەورە ئیفتیخارتان پێ بکە، هیممەت بکەن خۆتان ساخ و دروست بکەن بۆ ئەوەی ئەو فەزل و گەورەیە کە خوا دایناوە ئێوەش بەبەرتان بکەوێتن. بەڕاستی مەحرومە ئەو کەسەی ئەو فەزلەی لەدەست بچی، بەڕاستی بەدبەخت و ماروێرانە ئەو کەسەی ئەو لێ خۆشبوونەی خوای گەورەی لەدەست بچی. خە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمی حەزرەتی جوبرائیل سێ دوعای کردووە، یەک لەو دوعایانە ئەفەرمێ بێبەش بێ لە ڕەحمەتی خوا ئەی موحەممەد عەلەیهی سەڵات وسەلام کە مانگی ڕەمەزان دادێ کەسێک وەناکە کە خوای گەورە لێی خۆش بی. پێغەمبەریش صلی الله علیه وسلم ئەمیش فەرمووم ئامین، یعنی سبحان الله جوبرائیل دوعای کردووە بێبەش بێ بەدبەخت بێ ئەو کەسەی کەپووی لە خۆڵ ڕابچێ، ئەو کەسەی مانگی ڕەمەزان دادێ ئەوەندە خۆماندی ناکە هەتا خوای گەورە لە گوناحەکانی خۆش بی. پێغەمبەریش فەرمی ئامین، کەسێک کە حەزرەتی جوبرائیل دوعایەک حەزرەتی جوبرائیل دوعای بکاو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئامین بکە ئیلا ئەو دوعایە قبوڵە، ئیلا ئەو دوعایە قبوڵە. زاوە مەکەن ماڵتان وێران بێ، ومەکەن کەپوتان لە خۆڵ بچەقێ، ومەکەن ئەو هەموو نیعمەت و ڕەحمەت و فەزل و مێهرەبانی خوای گەورەتان لە قیز بچێتن. مەردی خوابن وەرنە مزگەوت ڕۆژی جومعە خڕ ببنەوە لە دیار مامۆستای تەکبیرات لێ بدەن، تەسبیحات بکەن، حەمد و سەنای خوا بکەن کە خوای یارمەتیدان ئەو مانگەی بڕۆژی بووین و تەواومان کرد. ئەو زەفەرم و خەڵاتی خۆشت وەگرە و پڕ بە خەڵاتەوە بڕۆ مارێ و پیرۆزبایی لە خێزانت و مار و منداڵەکەت بکە. ئەزانم ئەو پێنج شوێنە بوو کە زۆر شوێنی تر هەیە، بەڵام حەزم کرد ئەو پێنج شوێنە بەیان بکەین لەو مانگەدا کە ئەو شوێنانەی کە خوای گەورە لای مەلائیکەتەکان ئیفتیخار بە ئێمە دەکاتن. تاکو دیدار بەخوای گەورەم سپاردن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.